to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. زۆر خۆشحاڵم ئەتوانن ئەم شەو لێرە بمێننەوە. کایۆش لەم چیرۆکە هەمان شت ئەکات. ناونیشانی چیرۆکەکە ئەڵێ کایۆ شەو لە ماڵە نەمێنێتەوە. ئەمەش کاتێ بوو کە لیۆی هاوڕێی بانگەشتی کردبوو شەو لە ماڵی ئەوان بمێنێتەوە. کایۆ و دایکی جانتاکانە پێچایەوە. کایۆ بزانە هیچمان بیر نەچووە؟ جلی خەوەکەم. ڕاستە ئەگەر پتێ شەو لە ماڵی لێوە بمێنیتەوە پێویستە بە بیجامە بێ. ئەمە یەکەم جار بوو کایۆ لە ماڵی هاوڕێیەکیا بمێنێتەوە. زۆریش دڵی خۆش بوو. وەرە کایۆ دڵنیام شتێکمان بیر چووە. بەڵام ئەبێ چی بێ؟ با بیر بکەینەوە. جلی خەو، جلی خەو، فڵچەیدان، فڵچەیدان، تێدی ورچە. تێدی ورچە، تێدی ورچەمان بیر چووە دایکە. باشە ئێستا هەموو شتێک ئامادەیە. تۆش ئامادەی؟ باوکی لیۆ ماڵێکی لە دارەکەی حەوشەکانە دروست کرد بوو. کایۆ زۆر حەزیە کرد یاری تیا بکات. لیۆ، کایۆ، کاتی نانخواردنی ئێوارەیە، وەرن بەزووتە، کاتی دەشتنە. بە دڵنیاییەوە کایۆ کاتێکی خۆشی لە ماڵی لیۆ بەسەرە برد. بەڵام کە کاتی نانخواردنی ئێوارە هات هەستی بە تەنیایی کرد و بیری لە دایک و باوکی ئەکردەوە. تۆ برسیت نییە کایۆ؟ بەڵێ، با بزانین کێ زووتر نانەکەی خوات و یەکەم کەس شیرینیە درێتێ. زۆر بەزووی کاتی نووسنی کایۆ و لیۆ هات. کایۆ بۆی دەرکەوت تەنانەت دانیشتنیش لە ماڵی لیۆ شتێکی خۆشە. بەڵام کە کاتی نووسنی هات کایۆ زۆر بیری لە دایک و باوکی و ماڵەکانە کردەوە. خەریک بوو زۆر ناڕەحەتە بوو. ئامادەن بۆ نووسن؟ بچۆرە جێگاکەتەوە کایۆ. شەوشاد، ئازیزەکەم، ئەو گیان چی بوو کایۆ؟ ئەمەوێ بڕۆمەوە ماڵی خۆمان. ئەتەوێ قسە لەگەڵ دایکتا بکەی؟ پێم بڵێ کایۆ، ئەتەوێ؟ ئەمەوێ پێمەوە ماڵەوە دایکە. تێدی ورچەش حەزەکا بێتەوە؟ تێدی؟ تێدی داماو دیارە لە جانتاکەتا زۆر هەز بە تەنیاییەکە. زۆریشی حەز لەوە بوو شەو لە ماڵی لیۆ بمێنێتەوە. کاتێک کایۆ بیری لە تێدی کردەوە ئیتر نەویست بچێتەوە ماڵەوە. چوو تێدی هێنا و ماچێکی گەورەی کرد. ئێستا تێدی باشترە وایە؟ بەڵێ، چونکە بەتوندی باوەشم پیا کردووە. زۆر باشە، شەوشاد، خەوێکی خۆش. شەو باش دایکە. سێری کایۆی داماو بکە لە پاسکیلەکەی کەوتۆتە خوارەوە. با بزانین چی ڕوویاوە. ناونیشان چیرۆکەکەی ئەمڕۆمان ئەڵێت کایۆ ئازار بەخۆیە گەێنێت. کایۆ و بابا خەریکی پاسکیل لێخوڕین بوون. با دڵنیا بینۆ بزایمە باشی دانراوە؟ باشە؟ باشە، زۆر باشە. زۆر باشە. ئامادەی بڕۆین؟ بەڵێ. چۆنی مستەرینکڵ؟
چۆنی کایۆ پاسکیلێکی جوانە ئەو بۆ کوێچن ئەچین بۆ پارکەکە مستر کاتێکی خۆش بەسەر بەرن باس ئێستا چی بکەین؟ سەیری هەردوو لاکەین پاشان سەیری هەردوو لاکەینەوە زۆر ڕاستە. کایۆ حەزی لەوە بوو چۆنێتی پەڕینەوە لە دووریانەکان بۆ باوکی باس بکات. ئەوە سارەیە چۆنی کایۆ؟ چۆنی سارە؟ کایۆ خۆزگەیە خواست بتوانێت وەکو سارە پاسکیل لێ بخورێت. سێرم کە باوکە کایۆ سەیری پێشەوە بکە. ئۆ ئازاری پێگەیشت؟ کایۆ زۆر بە خراپی ئازاری پێ نەگەیشت، بەڵام حەزی ناکرد لە بەردەمی باوکیان لە پاسکیلەکەی بەربێتەوە. وا باشترە بچینەوە ماڵەوە. کاتێ باوکی برینەکەی بە لەفاف بەست، کایۆ هەستی بە ئارامی کرد. ئێستا پاکە یەک چرکەی تر بیگرە. چیەکەن؟ سیر کە باوکە داوام لە دایە کرد یەکێکیش بە لەمە ئەوەش دانێکی ترەوە پەنجەتەوە؟ داوام لە دایە کرد لەمەش بات ئەی چۆن؟ باوەڕ ناکەم ئیتر پێویستی پێی بێ. نەخێر دایکە سڵاو مستەری گەڵسێکە زۆر باشە لەوە ئەچێ لەزگەی شینێ لە ئانیشک و ئەژنۆ دابێ وانییە کایۆ؟ بەڵێ لە پەنجەشم یاوە دڵنیام لە هەموو کوڕەکانی تری ئەم کۆڵانە لەزگەی زیاترێ پێوەیە. دیارە تۆ زۆر ئازایت کایۆ. لەکوێ خۆتان شاردۆتەوە؟ کاتی چیرۆکەکەیە؟ ئاوە لێرەن؟ بابزانین کایۆ ئەمڕۆ چی کردووە؟ ئەم چیرۆکە ئەڵێت کایۆ بۆ گیلبەر دەگەڕێت. ئامادەی گیلبەر؟ یارمەتیم بە یارمەتیم بە هێی گیلبەر یارمەتیم بە گیلبەر دایناسۆرەکە تۆم کەوتووە. کایۆ حەزی لە یاری ڕاوکردنی دایناسۆر بوو، بە بەشداریکردنی گیلبەرت یاریەکەی لا خۆشتر بوو. کایۆ کاتی ناخواردنە؟ گیلبەرت مەجوڵێ چۆنی کایۆ؟ خەریکی چیت؟ لەگەڵ گیلبەرت یاریمانە کرد لە دەست دایناسۆرێکی خراپ ڕزگارم کرد. بەڕاستە؟ دیارە زۆر ئازایی وا دایناسۆر ڕاوەکەیت. وەرە دەرەوە گیلبەرت بە یاری بکەین. گیلبەرت گیلبەرت ئەوە لەکوێی؟ کایۆ بێزار بوو، بە گیلبەرتی وتبوو نەجوڵێت، بەڵام گیلبەرت بە قسەی نەکردە بوو. باوکە گیلبەرت ڕۆیشتووە چاوەڕی نەکردوم. بەڕاست لێرەش نییە. لە ژووری دانیشتنەکەش نەبوو. لەکوێ باوکە؟ یاریەکە بەبێ گیلبەرت ناکرێ. گیلبەرت هەر ئێستا وەرە ئێرە تۆ پشیلەیەکی خراپی. گیلبەرت دەوەرە دەرەوە. کایۆ خەریک بوو هەست بە تووڕێکی زۆر بکا لە دەست گیلبەرت. ئەخۆ گیلبەرت لەکوێ خۆی شارد بێتەوە؟ ئەو چی بووە کایۆ؟ گیلبەرتم بۆ نادۆزرێتەوە ئەوە لە ژووری میوان چاوەڕێ بکردمایە دایکە. لەوانەیە ئێستا لە یەکێک لە ژووری نووسنەکان نانووستی بێ. با بڕۆین سیرکەین خۆمان ئەکەین بە ئەفسەری لە کۆڵینەوە. ئافسەری لە کۆڵینەوە؟
ئەگەر ئێمە ئەفسەر بین ئەبێ بۆ سەرەداوێ بگەڕین. سەرەدا و چێ دایکا؟ سەرەدا بۆ شتاناڵێن کە بەهۆیانەوە ئەتوانین گیلبەر بدۆزینەوە. ئەمە سەرەداوێکە دایکا. کایۆ پەتی ئەو دایناسۆرەی دۆزیەوە کە خۆی و گیلبەر دیاریان پێکرد کەواتە گیلبەر ئەبوو لەو نزیکانە بێ. ئەوە سەرەدایەکی چاکە. گیلبەر! لێرە نییە دایکا. وابزانم تەنیا یەک ژوور ماوە نەگەڕابێتین. ژوورەکەی من! گیلبەرت وەرە دەرەوە. گیلبەرت؟ سیرکە دایکە ئەوە دایناسۆرەکەیە. ئەوەش سەرەدایەکی تر تۆ ئەفسەرێکی باشی. دۆزیمەوە. ئامادە بە مناڵینە کاتی چیرۆ خوێندنەوەیە. سەیری کایۆکەن نانی بەیانیە خوا. بەڵام ئەو نانی بەیانیە ئاسان نییە. ئەم چیرۆکە باسی نانی بەیانیە چاوەڕوان نەکراوەکەی کایۆ کات. بەیانیەکیان کایۆ زۆر زوو لە خەو هەستە. کایۆ زۆر هەوڵەیە دەنگی نێت و کەس لە خەو هەڵنەستێنێت. دایکە خەوتوویت؟ باوکە خەوتوویت؟ کایۆ خەو بەریا بوو زۆریشی برسی بوو. بڕیاری یەکسەر نانی بەیانیەکەی بخوات بە تاقی تەنیا. ئەمە وای لە کایۆ کرد خۆی نانی بەیانی بۆ خێزانەکەی ئامادەکات. هی کایۆ! جۆنی ڕۆزی وەرە لەگەڵم. نانی بەیانی بۆ هەمووان ئامادەکەین. هی! کایۆ نەیەویست دایک و باوکی لە خەواستێنێت. ئەیویست بیکا بە شتێکی چاوەڕوان نەکراو بۆیان. شیر دەوێ ڕۆزی؟ جۆنی گیلبەرت برسیتە؟ نانی بەیانیە خۆی گیلبەرت؟ ئامادەکردنی نانی بەیانی ئیشی زۆر ئەویست. یەکەم جار ئەبوو کایۆ مێزەکە ڕێک بخات. کایۆ ئەویست ئەم نانی بەیانیە بکا بە گەورەترین شتی چاوەڕوان نەکراو بۆ دایک و باوکی. ئەوە چی بوو؟ ئای جۆم لە هیچ نەبوو نازانم. وابزانم کایۆ لە موبەقە. کایۆ! هیچ بووە کایۆ؟ هیچ نەڵێ دایکە. ئۆ تێگەشتم باش. حەزەکەم بزانم کایۆ چ شتێکی چاوەڕوان نەکراومان بۆ ئامادەکە. منیش حەزەکەم. کەنتۆرەکە پڕ بوو لە شت. بەڵام خواردنەکەی نانی بەیانی کوان. دای حەزی لە کێکێکی بچووکە. باوکیشم حەزی لە کێکێکی بچووکە. دایە! کایۆ تەواو ئامادە نەبوو. ڕاستە دایکە. یەک شتی تریش مابوو ئەیویست بخاتە سەر مێزەکە. ئەیویست نانی بەیانیە چاوەڕوان نەکراوەکەی بێکەم و کوڕی بێت. زۆر چاکە وەرە ژوورەوە. ئەم نانی بەیانیە چاوەڕوان نەکراوە. بەدڵنیایی وایە. ئاها زۆر جوانە کایۆ. سیر کە ئەو کێکی من حەزم لێ بۆی ئامادە کردوم. قاپەکەی منیش ئەو چێکە بچووکە خۆشی لەسەردانراوە. قاپی کەرەکەش لەو لاوەیەوە توانم بەدڵی خۆم کەری لێ بم. گەورەترین دیاری چاوەڕوان نەکراوی دنیا بۆ ئامادەکردن.